زموږ بە خۆم وەستای کراشی بووم نایکەم ئێستا بەڕێ بەس پینە دۆزیەکەی دەکەم خۆلیان ئێستا پینە دۆزیەکەی بۆ ئەم جەژنە خەڵک زیاتر پێڵاوەکان دەدورێتەوە یاخود ئینوێ دەکڕێت بە قورعان هەیە نوێی دەکڕی و هەیە کۆنی خۆش چا دەکات و کۆنەکە چییە پێراوەکە لە مێژە کڕیتی پارەی چاچی پێدایە 56 زایناری پێدا دێ لێرە بە 4 ناری چادەکە ناکەفەچیدا نێو چا دەوری لێ دەدوتەوە پێک دێ ئۆخ ئیشەکەی پێکات س بۆ غەش دەکە بە زایناری ئەمی 5 زاینار ڕادۆست پێراوەکە نوێ دەبتەوە هەشە پێڵاوی دەکڕی بە 10,000 و 12,000 و 15,000 ئەلو جۆرە بابەتانێ بە جێرەی بەرچی خۆی لێرە بەس پێڵاو دەدورنەوە یاخود دۆخینیش لێرە دەفرۆشن دۆخینیش لێرە دەفرۆشی خەڵک دەکڕیتن ئەدی خۆ تو تەماتە بێ عەلاگە دەبی تەماتە بگرن نەبێ عەلاگە وێری ئەوش ئەو هەیە تو کابرا شەروای دەکەی دەبی دۆخینیشتە بێخی وایە زیاتر کلاش بۆ کلاش سپیکردنەوە دێن خەڵک نایە پێمە کلاش سپی دەکەنەوەیەوە ئەمن ئەو ساڵ و پار نام کردیە بەڕاستی بە زەموش بە خۆم وەستای کراشی بووم نایکەم ئێستا بەڕێ بەس پینە دۆزیەکەی دەکەم خۆلیان ئێستا پینە دۆزیەکەی کڕینی کلاش کەم نەبووتەوە بەخوای با یعنی کەم بووە زۆر کەم بووە بە زۆریش نابرێ وەچی پار و پێرار و بەستر پێرار نییە ئەوەی ڕاستی لۆش یعنی اختیارەکان ئێستا کە تری لۆم بنی ڕقا گەنجەکانیشمان ینی زۆر ناکەڕن زۆری قاتەکان گەنج ئێستاکە کە هەمووی خەمیش پانتۆر لە بەدەکان هەموو فێرە و بە فێرەمان فێرە شەرواری کاکە ئەرێ وەڵڵا فێرە شەرواری